پێشەکی حەزەکەم وەکو دەواازەیەک بۆ ئەم قسانەی کە لە خزمەتتان نایخەمە ڕوو باز لە نیەتی خێرخوازی بکەم. ئەو کەسانەی کە بەخشینیان هەیە، ئیتر بەخشین جۆری زۆرە. بەخشینێکمان هەیە بە پارە، بەخشینێکمان هەیە بە کات، بەخشینێکمان هەیە بە عەقڵ و معریفەت و ئەزموون، بەخشینێکمان هەیە بە ئیدارە، بەخشینێکمان هەیە بە خزمەتگوزاری. هەمووی بەخشین. ئەم جۆرە بەخشینانە باشە ئێمە بۆ ئەبەخشین، بۆ کاتمانە بەخشین، بۆ معریفەت و ئەزموونمانە بەخشین، بۆ پارەمانە بەخشین، بۆ تەندروستی خۆمانە بەخشین لەبەر خاتری خەڵکی، بۆ ئیسراحەتی خۆمانە بەخشین لەبەر خاتری خەڵکی. یەکەم خاڵ باسی نیەتە حرامەکان ناکەم، ئەوانەی کە بەخشینیان هەیە لەبەرەوەی باز بکرێن، لەبەرەوەی خەڵک سوپاسیان بکە، باسی ئەوانە ناکەم. ئینشاءڵڵا هەمومان دووری لەو بابەتە، خوای گەورە نیەتمان پاک کاتەوە. بەڵام باسی نیەتە باشەکانەکەم. ئەکرێ کەسێک ببەخشێ لەبەرەوەی ئیشێکی بەخوا هەیە بۆی بکە، ئیحتیادی خوایە ئەبەخشم لەبەرەوەی نەخۆشیەکەم بۆ چارەکەی، خوایە ئەبەخشم لەبەرەوەی کێشەیەکم هەیە، گرفتێکم هەیە بۆم چارەکەی، خوایە بەخشم لەبەرەوەی بەتەمای ئافرەتێکم بێتە نسیبم، کچێک ئەبەخشێ بەتەمای کوڕێکە بێتە نسیبی، ئەولادی ساڵحی پێبەخشێ. ئیتر ئیشێکت بەخوا هەیە ئەبەخشی، زۆر زۆر باشە. لەوە باشتر ببەخشی لەبەرەوەی سوپاسی پەروەردگار بکەی، لەبەرەوەی سوپاسی پەروەردگار بکەی. لەبەر چی؟ لەبەری پەروەردگار نیعمەتێکی زۆری پێبەخشیوی، لەشی ساغی پێبەخشیوی لەبەرەوەی یارمەتی نەخۆشان بی، پارەی پێبەخشیوی لەبەرەوەی یارمەتی هەژاران بی، عەقڵی پێبەخشیوی لەبەرەوەی یارمەتی شێتەکان بی کە عەقڵیان نییە، ئەزموونی پێبەخشی لەبەرەوەی ئەو کەسانی ئەزمونیان نییە فێریان کە دەستیان بگری. اینجا ئەمە بەشێکە لەو شوکرگوزاری خوایە. عەقڵێکە پێبەخشیوم ئەبێ شکری نیعمەتی عەقڵ بکەم. شکری نیعمەتی عەقڵ ئەوەیە بە جوانترین شێوە بەکاری بێنی، شکری نیعمەتی چاوەیە بە جوانترین شێوە بەکاری بێنی، شکری نیعمەتی دەست ئەوەیە بە جوانترین شێوە بەکاری بێنی، شکری نیعمەتی کات ئەوەیە بە جوانترین شێوە پڕیکەیتەوە و بیبەخشی. ئەمەش زۆر باشە. لەمە گرنگتر ئەوەیە خۆشەویستان ببەخشی لەبەرەوەی پارەی تۆ نییە، لەبەرەوەی خۆشت مڵکی خۆنیت، ئەمانەتێکی پێبەخشی بیگێنێتە دەستی خەڵکی. دەوڵەمەندێک پارەیە دا بە دەستی تۆ ئەیگێنێتە فەقیر، ئەزانی ئەمە پارەی تۆ نییە، ئەزانی پارەی تۆ نییە، بۆی منەت ناکەی بەسەریا، ئەڵێ پارەیەکی دیکەیە. دەکەچی هەرچی مڵکمانێ هەمووی چێ وآتوهم من مال الله الذي آتاكم، ئەبەخشی لەبەرەوەی تۆ وەکیلی خوای لە بەخشینیە، نەک پارەی تۆ بێ ناز بکەی بەسەر فەقیرە، منەتی بەسەرا بکەی، نە، تۆ پۆستە چیەکیت، ئەو پۆستە گەێنیتە دەستی فەقیران. باشە، ئەمە لە هەمویان گەورەتر بوو لەمانەی دیکە. لەوە گەورەتر ئەوەیە خودایە من هیچم نەکردووە، حتا ئەو کارش نەبینی کە تۆ پارەکە ئەگەێنی دەستی فەقیر، ئەو کارش نەبینی، خودی خۆت نەیبینی، بەتەمای هیچ نەبی، ئەرکێکە ئەنجامێ دەی تەواو چاوەڕێی پاداش نەکەی. سوبحان الله، دڵیشی تەنگ نابێ ئەو کاتە. ئەگەر گەیشتە ئەمە ئەسە، ئەو کاتە دڵت تەنگ نابێ کە خەڵک سوپاسن ناکە، کە خەڵک پێت نازانێ، چونکە نیەتێک گلا کردتەوە بۆ لای خوا پێزانێ. سەری ئەم ئاەتە بکەن چەند سەر ڕاکێشە. پەروەردگار باسی ژمارەیەکی خەیاڵی زۆر پێغەمبەرانمان بۆکە، کەچی ناوی چەند پێغەمبەر لە قورئانە هاتووە؟ 25. ئەیوانی دیکە کوان کەس نایانناسی. سبحان الله، یەک بەشەر نایانناسی، یەک بەشەر باسییان ناکە. پەروەردگاریش فەرمێکی منهم من قصصنا عليك ومنهم من لم نقصص عليك. دەی توخوا کاتێ ئێمە ناناسین هیچ کەمیان کردوتەوە؟ هیچ زەرەریان کردووە؟ چ زەرێکیان کردووە؟ چونکە خوایان ناسێ،
ئیتر ئەگەر هەرچی مەخلووقاتی خوایان ناسێ زەرریان نەکردووە. کاتێ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێ یەکێ لە شەڕەکان لە مسرەوە ئەگەڕێنەوە بەلای ئیمامی عومەر هەواڵیە دەنێ ئەڵێن ئستوشی دەفولان، ئیتر ئیمامی عومەر فرمێسی بۆ ڕەژێ وەستوشی دەفولان فرمێسی بۆ ڕەژێ دوعای خێری بۆکە ئجاوتیان یا ئەمیرە المؤمنین وەستوشی ئوناس لا تعرفهم بە دەنگی بەرز گریانێکی زۆر بە کوڕ گریا و وتی فەرمووی وما ضرهم إذا لم يعرفهم عمر والله يعرفهم. چه زەرێکیان کرد عومەر بار نایناسی با مەسواسە نەکەم با ئەو سواسە نەکە بەڵام پەروەردگارە ناسێ پەروەردگار بە گەورەی خۆی سواس دەکا خوای گەورە ناوی شەکورە شکر دەکا سبحان الله لەسەر شتێکی کەم کە ئەنجامی دەی تۆ بە ئەرک ئەنجامت داوە چاوەڕێی سواز ناکەی لەخوا کەچی پەروەردگارە فەرمێ بەندەکەم سواس دەکەم بۆیە لە صحیح بوخاریە فەرمێتی إن رجلا أخذ غصن شوك فأخره عن الطريق فشكر الله له وأدخله الجنة. سبحان الله دركێکی لە ڕێگەی خەڵکا لابردووە یەک درک خوای گەورە بەناو فەرمێ بەندەکەم سوپاس دەکەم دەبچۆرە بەهەشتەوە. تەسەورەکەن ئەمە چ نیعمەتێکە فەرمایشتێکی شیرینی پێغەمبەری عەلەیهی سەڵاتو وەسەلام باوەڕەکەن زۆر جار کەی خوێنمە و موشڕکە بە بەدەن مایێت ئەوەندە بیرەکەمەوە ئەم فەرمایشە چەند گەورەیە. تەسەورەکەن بابایەکی دەوڵەمەند ئێت ئێمە هەمومان هەژاری بۆن هەمومان هەژارین دەوڵەمەندێکێت بە کۆمەڵە خەڵکێک لە ئێمە شتی دیاری باشیان نەداتێ پیانە بەخشێ بەڵام من و مامۆستا شێرزاد نابەخشین ئێمەش فەقیرین ئێمەش هەژارین بەڵام دڵمان تەنگ نابێ جگەوەش ئەبینین ئەو کەسانی کە ئەو دەوڵەمەندە خێری پێکردن هەنێکیان سوپاسیان کردووە هەنێکیان هەر سوپاسیان نەکرد یەکسەر پشتیان تێکرد و دیارەکان بەلالوو تێوەرگرت هەرچە دیارەکە گەورە بوو کە ئێمە دڵمان تەنگ نەبوو لەگەڵ ئەوەشە ڕۆژتین سوپاسمان کرد وتمان بابای دەوڵەمەند سوپاس دەکەی لەبەری یارمەتی ئەو هەموو خەڵکەتدا و باسی خۆمان نەکرد. باش ئەمە یانی چی؟ فەرمایشتەکە چییە؟ پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام فێرمانەکە بێ بڕوادار سواسی خوا بکە لە بری گشت مەخلووقاتی خوا. سبحان الله یا رب یعنی لە بری ئێوە نا کە بابایەکی دەوڵەمە خێری پێکردوون لە بری هەرچی زەڕاتی وجود هەیە بێ سواسی خوا بکەین لە بری ئەوانەی سواسی خوان کردووە ئەوانەی سواسی خواشیان نەکردووە ئەو کاتە ئێمە سوپاسگوزاری خوا بین. پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام هەر کەسێ من ئەصبح بەیانی بکاتەوە ئەم دوعا بکە بڵێ ما ئەصبح بی من نیعمەتی ئەو بأحد من خلقك هەرچی مەخلووقاتی تۆیە فمنکە وحدك لا شريك لك فلك الشكر ولك الحمد فقد أدى شكر يومي. سبحان الله بإوارش بهمان شواز بلان بليشي اللهم ما أمسى بي من نعمة أو بأحد من خلقك. سبحان الله تخوى أقريك كبير بكاتون لمعناي أم حديثة تخوى لدليا رقميني تخوى لدليا خمميني تخوى لدليا إيريا ميني لبرشي فلانكس خواه جورة دولانوي كدو بوشي مني دولان نكردوا لەبەرچی خوای گەورە فلانە کەسی جوان کردو منی ناشرین کردووە لەبەرچی خوای گەورە فلانە کەسی ماڵ و مناڵی پێبەخشیە و منی پێ نەبەخشیوم لەبەرچی خەڵک ڕێزیەک لە یەکتر ڕاز لە من ناگرێت توامانە هیچی نامێنێ تۆ لە ناخی دڵتەوە سوپاسی خواکەی لەسەر ئەو نیعمەتانەی کە دراوە بە خەڵک نەدراوە بە تۆ چجاوی نیعمەتەکان بۆ خۆتن. سبحان الله. جا خاڵێکی دیکەشی خۆشەویستان ئەمە پێشەوەی خاڵی دیکە تەواو بکەم یعنی شاعر و عارفی گەورەی کورد دەستێکمان فێرەکە شێخ عەبدوڵڵای نەقشبەندی جارێکیان فەرمووی بە قوتابیەکانی فەرمووی ئامان سەد ئامان ڕۆژی قیامەت ئەگەر خوای گەورە پرسیاری لێکردن بەندەکەم چیتان کردووە لە دنیادا هیچ باس نەکەن هیچ نەبینن لە کردەوەی خۆتان بڵێن خوایەم بۆ لای تۆ هاتوین هیچمان نییە بەدەست بەتاڵی هاتوون یەک کردەوەی خۆتان نەبینن چونکە هەمووی ئێوە تەوفیقی ئەوە وای لێ کردووی کە تۆ نوێژ بکەی ئەو بناسی تاعات بکەی خێر بکەی بۆی نەیبینی بڵێ خوایە بەدەست بەتاڵی هاتوو. عارفی کورد مەولەوی فەرمێکی ئەفەرمێ یا خەلیل بەخوای گەورە فەرمێ یا خەلیل ئامان کە عادەت کردن توێش و خانەی کەریمان بەردەن. سبحان الله.
ئەڵێ پەروەردگار کێ عادەتی کردووە دعوت بێ لە ماڵی دەوڵەمەنێ خواردن و شیو لە ماڵی خۆیان ببە بۆ ماڵە دەڵێ بیخوا وەڵڵاهی عادەتی وامان نەکردو بەخوا ئێمەش هەرچیمان هەیە هیچمان نییە ها پەروەردگارە هیچ نییە و عادەتە ئەو عیبادەتە ئەو تاعاتە هیچ نییە بەدەست بەتاڵی هاتوین بۆ لای تو بۆ لای خوانی تۆ هاتووین بۆ لای کەرەمی تۆ هاتووین بۆیە ئەبێ ئێوە سوپاسێکی زۆر گەورەی خوا بکەن کە خوای گەورە تەوفیقی ئێوەی یاوە بتوانین یارمەتی خەڵک بکەن بتوانن فرمێز ینی فرمێسکی خەڵکی بسڕنەوە ئەو لێوانەی ساڵهای ساڵە خەندان لێ تۆراوە بتوانن خەندان بۆ بژێڕنەوە اینجا بزانن وەڵڵاهی ئەوەی وەریەگرن زۆرە لە چاو ئەوەی کەی بەخشن ئەوەی بەخشن هیچ نییە لە چاو ئەوەی وەریەگرن لە بەرامبەریان لە چاوەی پێشوەخت وەرتان گرتووە پێشوەخت وەرتان گرتووە و دواتر وەریەگرن خوای گەورە بەرەکەت بخاتە تاکی ئێوەوە بەرەکەت بخاتە نیەتتانەوە بەرەکەت بخاتە مرۆڤ دۆستانەوە بەرەکەت بخاتە کە حاجی و حاجی ئازاد و یاریدەریان بەرەکەت بخاتە سەروەت و سامانی ئەو دەوڵەمەنانە ئەو پزیشکانە ئەو هاریکارانە کە خۆیان تەرخان کردو بەوەی یارمەتی هەژاران بن یا ربی خوای لە هەمویان قبوڵکەی یا ربی خوای لە هەمویان قبوڵکەی یا ربی خوای لە هەمویان قبوڵکەی یا ربی خوایە وا بەرهەمی خەیاڵێن هەر لە دنیادا پێ خەڵاتکەی تەسەووری کەسیان نەکرد بێ یا رب العالمین بەعقڵ یەکێکیان نەهات بێ یا رب العالمین جگە بەرهەمی ڕۆژی قیامەت یا الله دەسی بەرەکەتیان بڵاو بکەیتەوە بە جیهانە وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى اله وصحبه وسلم